دەنگێت باشە زۆر باشە زۆر سوپاس جوابزانم دەنگدی ئێستا کا حوسێن دەنگدێ جارێکێ دەپرسم دەنگ نایە باش دەنگدێت ئەدە باش دۆستان زۆر زۆر بەخێر بێن بۆ دیداری ئەمڕۆمان ئەم ئێوارەیەمان کە گفتوگۆیەکە لەسەر پەیوەندی و چۆنیەتی پەیوەندی نێوان عێراق و هەرێمی کوردستان بۆ مەبەستە بەڕێز دکتۆر سەردار قادر بابەتێکمان پێشکەش دەکات لە ژێرناوی بنەمای فکری زیهنیەتی ململانەی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان بۆ دارماندنی قەوارەی سیاسی کوردستان تصور دەکەم ئەم سەردێڕە دکتۆر دوای خۆی تۆزە شەرحی بدا کە مەبەست چێلەی من هەر شتێک لەبارەی دکتۆر سەردارەوە بڵێم کە یەک لەدایکبووی 74 لە کۆلیژی زانستی سیاسیەکان لە زانکۆی سەلاح الدین دکتۆرای هەیە و مامۆستایە پسپۆری هەیە لە زانستی سیاسیەکان سیستەمە سیاسیەکان و یاسای دەستوری و نازناوی زانستی پرۆفیسۆرە بڕوانامە زانستیەکانی بەکالەریۆسە لە زانستە سیاسیەکان لە 2005 دیپلۆمی باڵا لە زانستە سیاسیەکان لە پسپۆری تویتیژی سیاسی 2003 ماستەر لە زانستە سیاسیەکان لە پسپۆری سیستەمە سیاسیەکان و یاسای دەستوری 2005 ماستەر لە زانستە سیاسیەکان لە پسپۆری دیپلۆماسیەتی قەیران هەروەها دکتۆرای هەیە لە زانستە سیاسیەکان لە پسپۆری سیستەمە سیاسی و یاسای دەستوری 2008 بەڕێزان تێگەیشتن لە پەیوەندی نێوان دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان لە سەردەمی ئێمەدا ڕەنگە گرنگێکی لە ڕابردوو زیاتری هەبێ هۆکارەکەشی ڕوونە لە سەساڵی ڕابردووی دوای دامەزرانی دەوڵەتی عێراق پەیوەندی نێوان عێراق و هەرێمی کوردستان پەیوەندی نێوان دوو قەوارە بووە کە یەکێکیان ناسنامەی ئەوەی تریانی ڕەت کردوێتەوە ئەوەی بەرامبەر جیابوونەوە ئاراستەی بە خەباتی داوە لە سەساڵی ڕابردوودا دوو ڕێگە بۆ عێراق وەک دەوڵەت تاقیکراونەتەوە یەکەم هێشتنەوەی عێراق بە یەکپارچەیی لە ڕێگەی زەبر و زەنگەوە بەدڵنیاییەوە لەلایەن دەوڵەتدارانی عێراقەوە دووەم لەتکردنی عێراق لە ڕێگەی شۆڕشەوە لەلایەن بەرهەڵسکارانەوە هەردوو ڕێگان جامی کارەساتباریان بۆ هەردوو لا هەبووە نە عێراق وەک دەوڵەت حەسایەوە و نە کورد و پێکاتەکانی تر گەیشتنە ئامانج بەڵام دوای 2003 بەتایبەت دوای پەسەندکردنی دەستوری هەمیشەیی عێراق لە 2005دا شێوازێکی تر لە پەیوەندی کەوتە نێوان بەغدا و هەولێر ئەم پەیوەندیە تا ئەندازەیەکی زۆر لە ژێر سێبەر و هێزی دەستوری عێراق بوو کە بەدڵنیایی و یەک لە دەستکەوتە سەنگینەکانی سەکردایەتی هەرێمی کوردستانە هاوکار لە چەند ساڵی ڕابردوودا و بەتایبەت دوای کۆتایی هاتنی شەڕی داعش ڕوانگەیەکی تر لە هەرێمی کوردستان بەرامبەر بە دەوڵەتی عێراق بەرجەستە بووە ڕوانگەیە کە بانگەشەی پەیوەندی و لێگەیشتن و ڕێککەوتنێکی نوێ دەکات لەگەڵ دەوڵەت حکوومەت و کۆمەڵگەی سیاسی لە عێراقدا هەر بۆیە شەم ڕوانگەیە کە لە ڕاستیدا هەوێنی پەیوەندیەکانی ئێستای حکوومەتی عێراق و هەرێمی کوردستانە پێویستی بە هەڵسەنگاندن و خوێندنەوەی زیاتر هەیە ئەمڕۆ گوێ بۆ دکتۆر سەردار دەگرین بۆی ڕوویەکی تری ئەم پەیوەندیەمان نیشان بدات کە بریتە لەو سەردێڕەی پێشتر باسم کرد واتە تیۆری ململانێ بە پێشەوانەی دانیشتنەکانی پێشوو 20 دقە نابێت ئێمە چونکە دکتۆر بەتەنیاشە 40 دقەی دەینی واتە کاتی دوو قسەکەری پێدەین دوای ئەوش دەرگا دەکەین و پرسیار هیوادارین کە لە ڕێگەی پرسیارەکانەوە دکتۆر سەردار بتوانێت ڕوانگەی خۆی جوانتر ڕوون کاتەوە هەر لێرەشەوە بەخێراتنێکی دکتۆر علی شەمس بورهان کە لە زانکۆی تارانەوە هاتووە و دکتۆر هیوا شەمس بورهان کە لە زانکۆی لە پاریسەوە هاتووە دەکەین کە بۆ یەکەم جارە بەشداری دەکەن و خۆشحاڵمان دەکەن بە بەشداربوونیان زۆر سوپاس جێبەجێ دەڕین بۆ دکتۆر سلااوتان لێبێ من زۆر سپاس بۆ پێشکەشکردنە بەڕاستی من لێرە نایم باسی پەیوەندیەکانی هەرێم و بەغا بکەم چونکە لەوە ئەچێ هیچ شتێکی تازەی تێدا نەبێ ئەگەر باسی پەیوەندیەکان بکەیت لە چۆنە و چۆنۆمانە من مەبەستمە وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە ئایا ئەو پەیوەندیە ململانێ کارانەی بەغدا و هەرێم باگراوندەکەی چۆنە لە کوێ هاتووە
من زۆر سەرکار ناهێشتم محاولە ئەکەم وەڵامی 6 پرسیار بدەمەوە لێرە کە 2 پرسیار 3 پرسیاریان تەوسیفی سیستەمی سیاسیە لە عێراقا دواتریش 3 پرسیارەکەی تر ئەوەیە کە ئایمە لەکوێ ئەو ململانەداین و ئایندەکەی بەرەو کوێ ئەچێت تەمان بۆ ئەم مەوزوعات چەند منهەجێکمان لە ئیسفادە کردووە چێرانە لە منهەجی ململانێ زۆر ئیسفادەمان کردووە کە دەشێ ئێمە ئایندەی خۆمان لە مەوزوعە بخوێنینەوە تەمان ئەگەر بێت و ئێمە پرسیاری یەکەم بکەین ئێمە ئەو شتێکی ئێستا لە عێراقا ئەو گوزارەیە شتێکی تازەیە بەنسبەت ئێمەوە یعنی ئایا ئێمە چۆن چەندان ساڵە ژیان گوزەرمان کردووە لەگەڵ دەسەڵاتی سیاسی لە عێراقا لێرە کۆمەڵە پرسیاری جەوهەریمان نەبێ ئایا دەسەڵاتی سیاسی لە عێراقا ڕنگدانەوەی ئەو واقعەیە کە لەسەری دروست بووە بێگومان نەخێر ئێمە هەمومان لەو مەوزوعەیە متفقن لەسەروی ڕنگدانەوەی واقعی کۆمەلگانە بووە ئەگەر بڵێن ئایا دەسەڵاتی سیاسی هەمیشە لەگەڵ گەلەکەیدا دوو بەرەی دژ بە یەک نەبوون بێگومان بڵێ هەمیشە لەبەر ئەوەی دەسەڵاتی سیاسی بەرنامەیەکی سیاسی و بەهایەکی سیاسی هەبووە کۆمەلگا بە شێوازێکی تر بووە هەمیشە ئەو شێوازە لەگەڵ گەلەکەدا لە ململانەیەکی بەردەوامەوە پێش ئەوەی لە ململانەیە کابێ لەگەڵ دەرەوەی خۆی جاکەواتە لێرە پرسیارێک هەیە لە علومی سیاسیە ئەیکا الشعور بالدەولە ئایا شعبی عراقی بەعام و ئێمەی کورد بە تایبەتی هیچ کاتێک هەستمان کردووە دەسەڵاتێکی سیاسی هەیە تعبیر لە ئێمە بدەن وە بزانم وەڵامەکە لای هەمووان وازەحە هەمیشە کۆمەلگاکە بە میلیتاریز کراوە بۆن مێستا لە بودجەی ساڵی نوێشا ئەبینی مەسەلەن عراق لەگەڵ ئەوە شاکە لە جەنگێکی نێودەوڵەتیانە لەگەڵ دەوڵەتێکی ترا هەمیشە جێشی عراقی احتیمامێکی زۆر بە جێش ئەدرێ نەکرد جێشەکە ئێستا لە ساڵ 50 کۆمەڵە میلیشیا لە خارجی سوپای عراقی کەواتە میلیتاریزەکردن سیمای سیستەمێکی سیاسیە لە عێراقا جاکەواتە ئێمە پرسیارێکترمان هەیە لە علومی سیاسیە کە ئەیکا ئایا دەسەڵاتی سیاسی لە عێراقا توانیوێتی خۆی ڕێک بخە توانیوێتی یەک دەسەڵاتی هەبێ توانێتی ڕەوایەتێک بە فەرمانڕەوای خۆی بێگومان نەخێر جاکەواتە ئێمە لە ئەوەیان کە ئێمە سەدێک لە ئاشوب لە عێراق بەڕێ ئەکەین جەنگ کودەتا ڕاپەڕین خۆپیشاندان توندوتیژی ئەم سەدێ لە ڕاوەدونان و خاپور کەواتە ئەو سیفەتەی کە پێی ئەو دەوڵەت بەمانە سەقامگیرەکەی لەو دەسەڵاتە سیاسیە لە عێراقا بەدی ناکرێ لێرە گرفتێکی شەیە دەسەڵاتەکان کاتێک کە کە ئینتیقال ئەکەن لە یەکێکەوە بۆ یەکێکی تر هیچ کام لەوی تریان نەیتوانیوە لە کولتوری پێش خۆی نەجاتی ببێت هەمان ئەو سیستەمەی کە هاتۆ دای ئەوان کللتورەکەی پێش خۆی هەڵگرتووەتەوە لەوەش خراپتری کردووە ئێمە وتمان 2003 نەجات بوو شتەکە بەڵام ئایا دەسەڵاتی سیاسی لە عێراقدا کە ئێستا هەیە توانیوێتی لە کولتوری دەسەڵاتەکەی پێش 2003 خۆی قوتارکە بێگومان نەیتوانیوە لەوانەیە لە هەندێک شوێنە بڵێن خراپتریشە جا ئێمە کەواتە ئێمە پرسیارەکەمان ئەوەیە ئایا دەسەڵاتی سیاسی بە وەزیفەی خۆی هەستاوە بەرامبەر بە گەلەکە بێگومان نەخێر ئایا میکانیزمێک بۆ چارەسەرکردنی گۆڕانکاریەکان نەو کۆمەلگا نەخێر بۆ یەکلایکردنەوەی ناکۆکیەکان بێگومان نەخێر ئایا بۆ ئاراستەکردن گۆڕانکاری کۆمەڵاتی بێگومان هەرچی لەم سیفەتانەیە هەبێ نییە بۆیە ئێمە لە دوای 2003 لە بینی شەرعیەت و مەشروعیەتە دەسەڵاتی سیاسی لە عێراقا جۆرێک لە شەریعەتی هەبوو تا ساڵی 2021 لە ساڵی 2021 ئەوش کەوتە خەتەرەوە بەڵام گرفت لە عێراقا مەشروعیەتە گرفت مەشروعیەتەکە یعنی هەموو شەریعەتێک نیظامێکی سیاسی لە پشتە هەموو مەشروعیەتێکیش نیظامێکی یاسایی قانونی لە پشتە ئێمە شەریعەتەکە بڵێ انتخابات کراوە لە عێراقا بەردەوام بەڵام مەشروعیەتەکە کە خودی دەسەڵاتەکە نەیتوانیوە ئیلتیزام بە دەستورەوە بکە بۆ ئەوەی کەزاڵە لە عێراقا ئەجیندایەکە غەیری ئەو ئەجیندایی کە خەڵک ئیدعای بۆ کە ئەجینداکە زیاتر ئەجیندایەکی مەذهەبیە بۆیە دەسەڵات بەردەوام لە ململانەیەکدایە لەگەڵ ئەو واقعی کە ئەی هەوێت دروستی بکە جاکەواتە پرسیارێک دروستە بێ ئەگەرم دەسەڵاتە ئاوا بێ ئایا دەسەڵات لەگەڵ گەلەکەی خۆیدا لە ململانێدایە بێگومان پێشتر بەڵێ ئێستاش لەگەڵ جزئێکی زۆری بەڵێ ئایا ئەم هاوکێشەیە لەکوێی سیستەمی سیاسیدا جێ دەبێتەوە کە دەسەڵاتێک بکەوێتە ململانێ لەگەڵ گەلەکەی خۆیدا بێگومان تەنها لە سیستەمە دیکتاتۆریەکانە جێ دەبێتەوە کە دەسەڵات بکەوێتە ململانێوە لەگەڵ گەلەکەی خۆیدا
ئەبینی هەمیشە دیدێکی ئەمنیانە بۆ خەڵکی هەیە هەر کاتێک دیدێکی ئەمنی شەبوو بێگومان ئەبین دیدێکی تاوانبارانی پێشوەخت هەیە بۆ گەلەکە کەواتە دەسەڵاتی سیاسی عێراقی نوێ ئەبینی خۆی بە پارێزەری سەرجەوەری عێراق ئەزانێت بەڵام لە هەمان کاتا پابەند نییە بە دەستورەوە خودی دەسەڵاتە سیاسیەکە ئەوەی کە جیاوازە لە زۆربەی زۆری دنیا خۆی ململانێت لەگەڵ خودی دەستورەکەی خۆشیان دەکات لە ڕێگەی دادگای فیدراالیەوە جا لێرە پرسیارەکەمان ئەوەیە ئایا چێ لە عێراقا حکوم دەکا دەسەڵاتی تەشریعیە یا دەسەڵاتی جێبەجێکردنە یا خود محکەمەی دەستوریە محکەمەی باڵای فیدراالی ئەوەی کە لە عێراقا حکوم دەکا محکەمەی باڵای فیدراالیە جا لێرە پرسیارێک ڕۆژێ لە شوێنە دروست بوو بۆچی ئەو برادرانەی خوار و ئەوەندە پەنا ئەبەنە بەر ئەوەی کە محکەمەی فیدراالی ئەو ڕۆڵی پێ بدرێ طبعا من خۆم بە تەفسیری خۆم نزیکی 15 بۆ 16 هۆکار من کرد بەڵام لە هەمویان سەرەکیتر ئەوەیە لە ڕێگەی محکەمەی فیدراالیەوە قفڵی پرۆسەی سیاسی لە عێراقا کراوە تۆ چۆن ململانەیەکەی چۆن پشتپێکەکەی چۆن هەڵبژاردن ئەەکەی لەو سەر تۆ محکومی بە یەکێک لە هەڵوێستەکانی بڕیارەکانی دادگای فیدراالی واتە بەمانایەکی تر دادگای فیدراالی لە زۆربەی شوێنەکانە شوێنی دەستوری گرتوتەوە بڕیارەکانی فیدراالی کە تقریبا لە 40 شوێنە یاخود لە 40 داوایە کە دژی هەرێمی کوردستان هەیە سێرکی بڕیارەکانی دادگای فیدراالی لە زۆرێ لە قەزەکانە کە تەقدیم کراوە بۆ خۆی شوێنی ینی دەستورێکی هەموارکراو ئێستا لە عێراقدا هەیە بۆیە ئەو منتیقە لۆژیکە یاساییە کە هەیە هی دەستور و یاسا جیاوازە لە منتیق و لۆژیکی محکەمەی دەستوری جاروە هەیە لە دەستورە تۆ هەندێک مادە ئەبینی بە سەراحەت ئەبینی ئەو تەفسیرە نییە کە خودی دادگاکە کردوێتی یا دادگاکە جاری وایە ئەمساڵ حکومێکەدا لەوانەیە 5 ساڵی تر تەفسیرێکی تری هەبێ بۆ هەمان قەزیە بۆیە لێرەدا پەنا بۆ ئەو مۆزوع ئەبرێ بۆ ئەوەی قفڵی پرۆسی سیاسی بگرێت تەمان هۆکارەکان زۆرن من لێرە ناتوانم هەمووی باس بکەم چونکە مەبەستم پێی دواترە یعنی دەسەڵات ململانی لەگەڵ هاوڵاتیانی خۆیدا دەکات هەموو شتەکان لە پرۆسەیەکی خراپکردنی کۆمەڵگایە کە لە چەمکە فەلسەفەکە پێی ئەوتێ فتیشیزم هەمووی جا لە موچەیەکە لە سارەیەکە لە شتێکایە ئەنی ئەو قەزەی کە بێ کۆمەڵگا بە دوایە بگەڕێ سیرەکەی دەسەڵاتی سیاسی لە عێراقا هەموو ئەو شتانەی دەرکردووە لە خەڵکانی دەوڵەتێکی شکست خواردووی دروست کردووە نەکرد بۆ خۆی بەڵکو کاریگەریشی لەسەر دەوڵەتانی ناوچەکەش زۆرە جاکەواتە ئایا ململانی ئەەکە بێگومان بەخێر ململانەکە زۆر وازەحە ئاماژەکانی ململانی چییە؟ ئاماژەکانی ململانی ئەوەیە زۆر تەبیعیە برسیکردن ئەنی ئەگەر تۆ تەفسیرێک بۆ موچە بکەی موچە یەکێکە لەو شتانی لە هەموو سراع و ململانەکانی دنیاە دەوڵەتان تەنانە لەسەر ئاسی ناوخۆشە مۆدیلێک نابینی دەسەڵاتی سیاسی موچەی هاوڵاتی بەڕاستە من ئەمە لێرە من تەبریر بۆ هەندێ مەسائلی سیاسی خۆمان ناهێنمەوە کە لەوانەیە لە هەندێ لە قۆناغی زەمەنیە یاخود لە هەندێ مەسائلی تریشە ئێمە کەم تەرخەم بووین بەڕام لە هیچ معادلەیەکی سیستەمی سیاسی دەوڵەت لەگەڵ هاوڵاتیانیدا پەنای بۆ ئەم مەسەلەیە بردبێ مەسەلەن شایستەیەکی دەستوریە دەستور جێبەجێ ناکرێت طبعا من دراسەیەکم کرد بۆ برارەکانی محکەمەی فیدراالی تا 2021 لە 135 ئەوانەی کە چۆتە بەردەمی محکەمەی فیدراالی خودی دەسەڵاتەکەی خۆی نێبینیوەتی هەندێکی دادگای کارگەری باڵای حکومەت بەڵام ئەم بڕیاریش لەسەردا و کێ قسە لە ئەوەکە شتەکانی دواتر مەسەلەی شیعیەت الدەولە ئەمە چەمکێکە بە وازەحی دەرکەوتە لە انتخاباتی 2021ەوە طبعا ئێمە قانونێکمان هەیە لە ئیسرائیل شەمال قانون هەیە لە ساڵی 2016 کاتێککە دراسی ئەوە کرا عەدەدی مەسەلەن فڵستینەکان لەوانی تر زۆرتر ئەبێ کنێستی ئیسرائیل هات بڕیارێکی دەرکرد یەهودیەت الدەولە کەواتە هەرچەند ئەویتر عەدەدی زۆر ببێ جنسی ئیسرائیلیشی پێ بێ مەسەلەن تا حدودێک گەڕواکە بەڵام شتەکان چۆن ئێستا لە ئەڵمانیا بە هەمان شێوە ئەوەی کە جنسی ئەڵمانی هەیە لەگەڵ متەجەنیسەکە جیاواز لە هەندێک مەناسبە
لێرە فراکسیۆنی زۆری نەکە تعبیر لە شەرعەتی هەن بە بێگومان نەهێڵدا فراکسیۆنێکی نیشتیمانی دروست بکرێ شیعیەت الدەولە. طبعا ئایا ئەو سلوکە سیاسی کە دەکرێت پێچوانێنی لەگەڵ ڕێکوتن نامەنی و دەوڵەتەکان بێگومان بەڵێ. یعنی مەسەلەن ئێستا عێراق ئایا سلوکێکی وای کردووە کە بۆ خۆی بە سلوکێکی دروست بێ بۆن باشترین شت کە بۆ نمونە بیهێنەوە لە بڕیارەکەی جەمعی عامە بوو. عێراق یەکەم جار موافق نەبوو، وتی لەگەڵ تەشریعاتی وەتەنیمە یەک ناگرێتەوە، بەڵام دوای 2 سەعات هەر خۆی هات زەختی لەسەر بوو بۆ ڕازیکردنی هەندێک جیهەت یەکسەر دوای 2 سەعات تەسویتی دا لەسەر بڕیارەکان پێشتر ڕازی نەبوو ئێمە مخالیفە لەگەڵ تەشریعاتی وەتەنی بنایکەم، بەڵام دواتر یەکسەر کرا. بۆیە لێرە شتێکی ئەبێ ئێمە ئاگادار بین لە مۆزوعەکە کە ئێستا من ئایا ئەو سراعە کە ئەکرێ سراعی چییە؟ من وا تێگەم مەسەلەکە لە دەسەڵاتی سیاسی و موچە و هەندێک دەرامەت و شت چۆتە ئەولاتر. هەندێک جار هەیە سراعەکە سراعی وجودە، یعنی تۆ وا تێمەوە تێنەگەین کە حکوومەتی هەرێم نەما ئیتر ئیشەکە لەوێ ئەوەستێ، بەڵکو ئامانجەکە بۆ دواتریش ئەڕوا کە مەسەلەی سراعی وجودە کە یەکێ لەو پانتایگەی ماوەتەوە خاوەنی پێگەیەک و ماهیەتی استراتیجیە هەرێمی کوردستانە. بۆیە هەدەفەکە من کاتێکاڵم بە ئامانگیراوە لەوێەوە، یعنی سراعەکە سراعی وجودە، مەسەلەکە بودجە نییە، مەسەلەکە نەود نییە، مەسەلەکانی گومرگ نییە، مەسەلەکە زۆر لەوەش گەورەترە. جا کەواتە ئایا ئێمە هەر بەڕاست ینی پرسیارەکە پرسیارێکی ترەوەیە هەر بەڕاست لە ململانێداین لەگەڵ حکوومەتی بەغا؟ بەڵێ، ینی پاکتاوی داراییەوە بەرەو پاکتاوی استراتیژیەجێ، نەکە مەسەلە پاکتاوێکی دارایی نییە. لەوێ تەواو دەبێت بێگومان نەخێر. ئەو پێگەی هەرێم لە ڕووی دیموگرافیەوە لە ڕووی استراتیژیەوە بە ئامان گیراوە. یعنی ئێستا گەر داتاکان سیرگە من ئارتیکڵێکم کرد لە سەر مەسەلەی دیموگرافی لە هەرێمی کوردستان تا ساڵی 2021 1,063,000 عەرەب ئەژی، لە هەولێر نزیکی 600,000 بێجگەر بە ئاوارە. ئەم 600,000 نزیکی چەند دەبێت لە هەرێمی کوردستانە؟ زۆرەکە بۆ لە هەولێرە نزیکی لە 127 تا شتێکی وای شوێنێ لە هەولێرە. یعنی ئەمە ئەگەر تۆ بێت و بەراوردی کەی لەگەڵ مادەی 18 دەستورە، ئەگەر ئەو حاجزەی لە دەستورە باسەکرێت محکەمەی فیدرالی یەکلایی کردەوە، ئەو کاتە ئەزانی لە هەر هەڵبژاردنێکی پارێزگاکانە لە سەد تا چەندی ئەنجومەنی پارێزگاکەی تۆ یا پەرلەمانەکەی تۆ بێتە غەیری کورد. وەڵام منەوەنی دراسەم کرد بە هەمویان لە 136ەکە ئەوی خۆم دراسەم کرد، ئەو مەجالی و تەفاسیلە نییە بە بەڵێ بەڵێ. جاکەواتە من لوغزەکە لێرە ناڵم لەوە گۆڕابوو ئەوە ئیتر سیرەکەی هەر شتەکە بە ئامان گیراوە زۆر بە تەبیعیش چەند مڵک هەیە ئێستا غەیری ئێمە. بۆیە جاکەواتە بۆ ئاسانکردنی شتەکە ئایا ئاماژەکانی ململانی نێوەی ئێمە و ئەوان چییە؟ پەیوەندیەکان ئاساین بێگومان نەخێر، هەنگاوەکان بەرەو ڕێکەوتنە چەند پێ ناچێت نەخێر، پەیمان بەڵێن ڕێکەوتن پاشگەز بوونەوە لەوە زیاتر هەیە تا ئێستا ئەوەمان بەدی کردووە. کاتێککە تۆ لە بەردەم واقعێکی ئاوابووی هەمیشە واقعێکی بێمتمانە دروست ئەبێ، هەمیشە نیگەرانی و ترس و فشار و ململانەکە سەیدی مووقیفە نەک ئەوانتر. جا باش ئایا نیەتی بەغدا لە کام پێنجنێتەیە کە لە سیراعە باسەکرێت؟ نیەتی پێشبڕکەیە کاڵێ من ئەی بەمەوە تۆ ئەی دۆڕێنی، هاوکاریە من ئەی بەمەوە تۆژ ئەی بیتەوە، خۆ گونجاندنە برا و دۆڕا و یەکن ینی نییە لە عینەکە، لە خۆگرتن و ئاشبوونەوەیە ئاژبوون نیشتیمانیە لە پێناو گەل من دە دۆڕێم تۆ دەیبیتەوە بێگومان نەخێر. زیهنێتی پێنجەم یاخود نیەتی پێنجەم سازشکردنە، هەردوو لا سازش دەکەین تاڕەکەین بێگومان یەکەمە
ئەوەی تا ئێستا بەدیکراوە مەسەلەکە پێش بڕکێ و هیچی تر. طبعا لێرە من ئەمەوێ لەو تۆسیفە کەواتە ئێمە لەسەر کام بنەمایە ئەبێ مامەڵە بکەین. ئایا لەسەر بنەمای ئەوەی کە ئەگەینە ڕێکەوتن و بە پێی دەستور ڕێکەوتنێک بکرێ گرفتەکە ئەوەیە کە لایەنی بەرامبەر ئەمەی ناوێ. طبعا مناسبەیەکی تر هەمان ئینستۆ لە ڕۆتانە کردی سەبارەت بە ذهنێتی ئاشتیخوازی سەرۆکی هەرێم. بەس ئایا بەرامبەر بە هەمان شێوە وا بیرەکاتەوە ذهنێتی ئاشتیخوازی ئەمە گرفتەکە نەقسی عەمەلی سەلام و ڕێکەوتنەکە ئەمەیە تۆ ئەتەوێ بەرامبەر نای هەوێ. کەواتە لێرە ئایا ئێمە لە ململانێداین بێگومان بەڵێ. جا من پرسیارەکەی کۆتاییمان ئەوەیە ئایا ئێمە لەم ململانی و تۆسیفی کە باسمان کرد لە کام مەرحەلەی ململانێداین؟ ئێمە هەمومان ئەبێ ئەتراف بکەین لەم پرۆسەیەکی ململانێداین. طبعا ئێمە کاتێکە چیتە سەر دانوستان دوو منهەجی تیا، منهەجی تەعاونی تیا لەگەڵ منهەجی سراع. منهەجی تەعاونەکە واضحە، ئەگەیتە نەتیجە وڵات پێکەوە دەنێت و چی ئەمانە هەمووی تا ئاخر. بەڵام کاتێک کە دێتە سەر منهەجی ململانێ هەر لە بیدایەتەوە ئەبێت تۆ بۆت معلوم بێت لەسەر چ ئەساسە تەعامل لەگەڵ بەرامبەرەکە تا ئەکەی و ئەبێ ئاگال لێ بێ هەنگاوەکانی چییە بەرامبەریش هەنگاوەکانی چییە. طبعا بەپێی منهەجی سراع ئێمە چوار قۆناغمان هەیە: شەتەککردن، پەرتکردن، گەمارۆدان، زاڵبوون. ئەم چوارە. ئایا ئێمە لە پەیوەندیە ململانێکارەکانمان لەگەڵ بەغدا لە کام قۆناغەداین؟ طبعا مەسەلەی شەتەککردن یەکێک لەو شتانەی کە بەکاری دەهێنن بەرامبەر بە ئێمە مەسەلەی ئەوەی شەتەکمان ئەکەن. طبعا کاتێک کە تۆ ئەڵێ پلانەکە زۆر بەلەسەر بخۆی تۆ پەلی موچەتە، ئەو هیچ پەلەی نییە. پلانەکە زۆر لەسەر خۆیە، ئیستیفزاستەکە شتەکان دووبارە ئەبنەوە، هەراسان ئەبی بەکەم سیر دەکرێت. مەسەلەن نۆفدێک دەچێت لێ بە پێویستی تماین پێ نادرێت. بۆ نمونە لێدوانی لاوەکی یەکێ لەو سەرەوەینەکە ئەڵێ وەڵان نەوتەکە لە بەروی گۆرەکان ئامادەنێ بەناوی حکومەتەوە بزانە خۆ مووقیفی تۆ چییە. ئیستینزاف دەکە، ئیستینزاف وەنمە هەوڵدان بۆ دروستکردنی ئاشوب. هەر لەو ڕۆژەوەی کە محاوەی ئەو کرا پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان تووشی فەراقی سیاسی بێ ئەمە جۆرێک بوو لە ئاشوب. ساڵی ئەم ساڵ مانگی یەک من وتارێکم نووسی کە محکەمەی دەستوری بڕیار لەسەر نادەستوری بوونی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەدا لەبەرەوە ئیشی پێیەتی. مەرحەلەی شەتەکردنە کاتێک کە ئەمانە نابێ مەرحەلەکە شەتەک دەکا بۆ ئەوەی تۆ طبعا ئامانجی شەتەکردنەکە لەو سەرۆچێ وازەح من باسیەکەم. یعنی مهم ئەوەی ئەو بگاتە ئامانجەکەی خۆی تۆ شەکت دەکا، هیلاکت دەکا، وا نیشان دەدا کە ئارەزووی لە دانستان و گفتوگۆیە، بەڵام مەبەستی پێی قۆستنەوەی کاتە. مەبەستی پێی قۆستنەوەی کاتە. تۆش جای وایە لە مەسەلەکە پەلەتە، مەسەلەی موچەیە، هەندێک مەسەلەی خزمەتگوزاری ترە. ئەم شتانە وا لێکە تۆ پەلەتە ئەو پەلەینە. بەردەوام داواکاری نوێ تۆ حەسەکەی لە هەندێک کۆمەڵی داواکاری نەجاتت بووە، هەندێکت تەطبیق کردووە، جێبەجێت کردو بووە، هەندێک داواکاری تر دەهێنێ. ئەنی دەگەڕێت تۆ خاڵی سفر. بۆ نمونە کاتێک کە تۆ چی هەموو کەس تەوەقوعی ئەکرد یەکشەممەی سێشەمەی پێشوو 700 ملیارەکە بگە، سێکی سەر لە نوێ داوای تەدقیقی مانگی 1970 بۆکە. کۆمەڵی داواکاری تازە سەر لە نوێ بۆ ئەوەی تۆ شەکت بکە. بەخاوی زۆر ینی زەمن چەنی پێچێ مشکلەی نییە. تۆ چۆنە ناکۆکی دروستکردن، تەبانێکی لەو شتانە ناکۆکی دروستن لەسەر هەموو شتێک. ناکۆکی دروستکردن لەسەر هەموو شتێک لەگەڵ هەرێمی کوردستان تا ئەگاتە ئەو حەدی ڕەشبینی، تا حەدی ڕەشبینیکردن بۆ ئەوی تۆ بەرێ بۆ شوێنێک تر لەسەر شوێن، لەسەر کەسەکان، لەسەر کەیسەکان، لەسەر هەمووی، لەسەر ئەجندەی کار، زۆر لەسەر ڕۆیشتنی کەیسەکان. کەیسێکی زۆر بەسیتە ئەوەندە نایێنێ، ئەوەندە لە سەری دەڕۆن، ئەوەندە بۆی تۆ هیلاک ببی ئەو مۆزوعات چۆنە. دواتر هەوڵ دەدەن ئەو بڕەپارەی کە حکومەتی هەرێم بەدەستەوێتی مەسەلەن بە هەدەر بڕۆ. ینی جاروێ پسەرگە ئەوان زۆر مەبەستیان بوو واریداتی نانەوتی حکوومەتی هەرێم تەسلیمی بکە.
بس حكومتي هرم تسليمي نكر يعني لواني أمل لا يهندك كز رخنيك به بلام تو بيه هنا لبرد شاي خود ببي أم تيورا أجر بهاتا حكومتي هرم أو برباري داهاتي بدستو بو تشي بدستو أما بو أو ماشيني حكومات إيش بيبكى يعني لسالك بس أو مصاريف أو برهم هناني نزيكي 550 مليار تيجي لهرم كردستان خو قربيتو همو مانجي حكومتي هرم داهاتي نانو تيشي تسليم كردايا يعني او آمادنا بو مثلا ليشي دركا اگر ام تسليمي بكا او كات حكومتي هرم هيشي بدسو ناميني بويا ليرا هول ددن مثلا بو اوي كات بقوزنوا مثلا كيسكان لكيسكي سياسي ويكسدي جوزنو بكيسكي هنري بسبوري جا كيسيش كوتا دستي هنري بسبوري زۆری پێچێ بۆ ئەوەی کاتەکە ئەوەندە بڕوا دانیشتنی زۆر لەسەرەکرێت چیمانە کەیسی نوێ بەردەوام هینەکرێت بەردەوام خەیرانەکە وا لە هاوڵاتیان و دەسەڵاتدارانەکە لایەن ڕۆشن نین یعنی نازانن بەرەو چی ئەچێ ئایا کەس لێرە کە ئێمە دانیشتوین لە خزمەت جەنابتانە ئایا کەس تۆقعی ئەوە کە ئایندەیەکی ڕۆشنی ئەم ململانەیەمان پێ بڵێن لواني أوندي كبرشبيني بس موضوعك أكين لواني أوندا جشبين نبين بو موضوعك أمي شرخوي لخويا بابتيكي أو شتكردنا مثلا من المناخ دورنا لشونك وبشونك كتير مثلا إما قسما لسد دهاتا أي قرن بكركوك يا أي قرن بشونك كتير وي همي مثلا كركوك أجر سكداتي كردي لو مسألة حكمتي بكارنا هنا كتب بيشغلوا كيساني كده دش بتقياته بقول لي رتو قرفتك بوشوني كتير يا مثلا لا تسقور ماتو يعني كيس كان أجوزته بوشوني كتير بقول تو برتكا بوي هلاكتك بلام هندي جار شيء بوشة تكردن زاروا زمانك لهوري دروز زكاة وفدك دي زور بإسراحات دا أنيشن كمال وعدي باش كمال رؤية إيجابي هر خوي لخوي أما خاو كرنوي توي شتكن سرلن سيركي دو حفتة هورية حفتة أخير تون أبيتو سرلنوي اشتكى شتكدنا ولكتو خاو بيتو خاو كرنوي خوي لخوي لزرري توي بيداني هندي بيمانو بارا بودوس كردني شيزوفرينيا يوني بارا أنيره جلس شيزوفرينيا لرفتاي سياسي دا دروز ذكاء واي شتكرنا كأمهم معاملين كأبي هريل من الرزامن دي أو إشكال لو بازنه أكل بيتو لما دي بيستي بوجة مدرسة بوجة كما دي بيستي وابزان بيست حجة أدلة أويك أو باوري بيتي نك أويك من تقديمي كم يعني سلمان دني حجة أوانيك هردو لك بي سلمانه بلان ببي ما دي بيستي بوجة وابزانم أوي كلاي إيما بسنده يعني كاوا اشتكى من هرشتك تقديم كم لبي من لبازني رزامن دي مكواتا إيما دو طرفنين لململانيكا أو خوي أبي من تابعي أو بم لقل أوجدا هيج بهايك بودانا نكهريمي كردستان مثلا يكيكي فرمان روائية لنا ودولتيكي فيدرالية همو برياركاني محكمة فيدرالي زوربان ليك دواني كان به بو ذهنية دركراون بذهنيتي مركزي و كباريزغا هريم كردستان دوهم جورترين باريزغا العراق يعني من جاي وهي بوشي ما نقصيك دستوري بكم منك آية بمحافظة كردني هلا بجا قضية سياسية قضية دستورية آية بمحافظة كردني هلا بجا بيوسي ببروجي ياساي برلماني عراقي هي لشوي دستورة بوم جيكي تو نخير بلام أو بوتبات النو برلمانوا بس تا رازي نبي بداواكي من نايكم بباريزيا أبلا برامبر رازي بي بقتنوي باريزيا كيتر لناو جرجي بازنيكي سنية أنجاتو بهلا بجرازي يعني خدي أو سيرك قصدي تو ده خو عباته أبي جكواتا نتيجة شتقبون لما الملانية ده شيء أبي أجمل لبي أمين
بێباکبوون و سەر لێ شێوان و ماندووبوون. إنما النصر صبر ساعة. جاري وهي صبرك ناقري شتك دقيقي ماندوء بي يتر يقرزين نامني آرامين نامني حكمة نام تشكل السياسة حكمة نما ناتواني برسترين مرتبة سياسة حكمتي سياسي بريتية لوي كسر كرداتك بتواني دو تناقص بيكو كوكاتو تعامل يعني كبك جا شتك كردن هر كاتك كإنسان شتك بو ماندو بو بله ايه شكت بو ايه شكت فشكت بو يعني ناتواني بريارك دروز بدا يعني ناتواني بريارك دروز بدا جا ام بريار دروز ندانش وايلي دكا لهندي مسائل استراتيجي ايه دروز بوني آشوب همشه چی لی اکیتوا آشوبی لی اکیتوا بویا کاتک انسان شکته به آرامی نامینه که آرامیش نبو آشوب دروسه به طبعا آشوبه براستی یەکێکە لەو مەسەلانەی کە ڕێگەیەک بۆ شتێکی تر خۆش ئەکات لە ئایندەدا کە حکوومەتی فیدرالی خواخوای ئەوەی تێ بڵێن فەوزا لە هەرێمی کوردستان هەیە و بڕیارێک محکمەی فیدرالی تەدەخولێکت بۆ بکە بەس نەگەشتوینەتەوە زۆر محاولەش کرا مەسەن 2018 2019 بەڵام سەری نەگریانە مەوزوعە کۆنا داڕوخانی هێواش هەمیشە شەک دەکدان شتێکی پێوتێ داڕوخانی هێواش داڕوخانی هێواش لە تەفسیری ململانێدا جیلی چوارەمی جەنگی پێ ئەڵێن نایە لە پرتاوێکە بیڕوخێنە و نەجاتی بێ هەر سیستەمێکی سیاسی لە پرتاوە ڕوخا بێ ئەو سیستەمە سیاسە بە ئاسانی شوێن خۆی گرتوتەوە لە هەمان کاتیشە مؤسساتەکانی ماهیەتێکی خۆی ماوە و فەوزەش تووشی کۆمەلگان نەبووە بەڵام ئەمە لە جات چی بەکار ئەهێنرێ داڕوخانی هێواش نظریەکمان هەیە پێوتێ الفەوزە الخەلاقە فەوزە الخەلاقێکی لە ئیشکالەتەکانی چییە تۆ فەوزایەکی خەلاق دروستەکەی بەس دیار نییە نەتیجەکەی ئایا هاوکەشەکانی لە دەستی تۆدا دەبێ یان ئەمێنێتەوە بەڵام تەئاکل يعني الطبيعي والتدريجي وأكا أو كومەلگایە وردە بە هێواشی داڕوخێ نەمێنێ بەهاکان زۆر کەس دەبێ مؤسساتەکان بەهای نامێنێ دەسەڵاتی سیاسی تووشی ئیشکالێتێک و ئیزدواجەتێکە بێ کە ناتوانێ مەطالبی خەڵکی دابین بکە بەردەوام مەطالبەکانیش زۆر دەبن جا هەر کاتێک کە دەسەڵاتی سیاسی تووشی ئەو ئیشکالە ئەبێ لە مدخلات و مخرجاتە تووشی ئیشکالەتێکی گەورە بێ کە ئەمە طبعا لە دنیای سیاسەتە نەزەری تەحلیل النظم ئەوانە باسی ئەو مۆزوعاکەن یعنی تووشی ئەو ئیشکالەتە بوو وردە ئاشوبەکەش دروست ئەبێ ئیتر داڕوخانەکە بەردەوام ئەبێ بۆیە ئەمە یەکێکە لەو شتانەی کە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەم مۆزوعە بەکار دەهێنرێ دووهەم پەرتکردنە طبعا پەرتکردن نانەوەی فیتنەیە واضحە ینی قۆناغی دووەم قۆناغی جاکەواتە ئێمە پرسیارێ بکەین ئایا پێگەی ئێمە شوێنی ئێمە یاخود واقعی ئێمە لە هەرێمی کوردستانە ئایا مەرحەلەی یەکەممان تێپەڕاندووە لە ململانەکەی یاننا ئەو پرسیارە مەطروحە دەبێ هەمومان وەڵامی ئەو مۆزوعە بدەینەوە ئایا مەرحەلی لێمە لە مەرحەلەی شەکەتکردنداین یاخود تێمان پەڕاندووە دووەم مەرحەلە پەرتکردنە ئامانجی نانەوەی فیتنەیە طبعا پەرتکردن وازە فەرق تەسودەمە سیاسەتێکی زۆر ئامانج لێ چییە طبعا ئەوەیە کەی ئینەبێت خاڵە لاوازەکانمان بدۆزنەوە و بێنناوە طبعا جاری وە هەیە گرنگیدان بەلایەنێک لە ناو لایەنێکی تردا ئەمە ئەوانی کە بەکارێنن تەنزیر بۆ شتێکی لایەنەکەی ترەکرێت بۆ ئەوی تر ناکرێت و هەوڵ ئەدەن واش قەناعەتمان پێ بکەن کە هەر لە دێر زەمانەوە ئێمە نەمانتوانیوە یەکڕیز بین ئەمە گەورەترین گرفتە بەڕاستی لە ذهنێتی ئێمەیە تەنانەت من باسی ئەوە ناکەم فلان و فلان تەنانەت ئەوە لە ناو ئەدەبیاتی کوردیشدا ڕەنگی داوەتەوە کە ئێمە ناتوانین یەکڕیز بین ئەمە زۆر خەتەرە ناکۆکیەکانی ئێمە قوڵ دەکەنەوە ئەوانی کە ئێستا هەیە ناوچەگەرێتی طبعا پلانەکان پلانێکی زیرەکن
مثلا لەگەڵ لایەنێک تعاملەکە لەگەڵ حکوومەتی هەرێم تعامل ناکە ئاسانکاری بۆ لایەنێک دەکرێت بۆ ئەوی تر ناکرێت بۆ 65 ئەندام پەرلەمان ئیمزاکەوە کاتەوە لە پەرلەمانی عێراقیە بەس بۆ ئەوەی نەوتەکە بە نرخی محافەزەکانی تر بدرێت بە حکوومەتی هەرێمی کوردستان بەوی نادەن یەکێکی ترە چێ 2 ملیۆن لیتری ئەدەنێ هەر بە هەدیە سیرەکەی ئاسانکاری بۆ یەکێک مەسەلەن بەس ئەوە هەدەفی خۆی هەیە طبعا چەندان بڕیار و سیاست دەگرن نەبەر لە پێناو بەهێزکردنی پێگەی لایەنێک زۆربەی زۆری ئەو ئیشکالێتانی لەسەر پرۆسی سیاسی هەرێمی کوردستان هەیە زۆرێکی بۆ تەقویەی لایەنێک لە لایەنەکانە هەمیشە بڕیارەکانی محکەمەی فیدرالی ئەگەر تۆ بتوێت تەفسیری بڕیارەکانی محکەمەی فیدرالی بکەی ئەبێ بێ سەیرێکی پرۆسی سیاسی لە هەرێم لە هین عەفوەن لە هەرێمی کوردستان و لە عێراقا بکەی ئەگەر جێگیر بێ ئەوە دادگای فیدرالی هەندێک جار تەئجیلیانەکە بەڵام ئەگەر پێویستی بێ بۆ تەقویەی هاوکێشە سیاسەکە محکەمەی فیدرالی لەوێ لەکسەر تەدەخل ئەکا بۆ تەکمیلەکردنی هاوکێشە سیاسیەکە بۆیە دادگای فیدرالی بەردەوام مەسەلەن دەرگای واڵە ئەخر بارەگایەک لە کەرکووکە لەکوێی پەیڕەوی ناوخۆی دادگای هەیە لەکوێی دەستورە هەیە ئەنی دادگای فیدرالی بەس ئەبێ باس لە مەسائلە فیدرالیەکان بکە بەڵام سیرەکەی لەوەش زیاتر دابەزیەوە بۆ کەمکردنەوەی بەهای دامەزراوی یاسایی هەرێم مثلا ئەگەر بێت و حکوومەتی هەرێم نەبێ یا سەرکاتێرە نەبێ ئەنی لایەنەکان لە دەوری چێ کۆ دەبوونەوە مەشێ لەو زۆربانی کە لە پەرلەمانی هەرێمی کوردستاندرا ئەوە بووانی مثلا ئاشوبێکی سیاسی پەرتەوازە لە هەرێمی کوردستان دروست بێ مەسەلە هەر ئەوە نەبوو دروستە یا دروست نییە ئایا 2009 محکەمەی فیدرالی هەر بڕیاری نەدا درێژکردنەوەی پەرلەمان کارێکی دروستە کەچی ئێستا بە شێوازێکی ترە طبعا کەواتە مەرحەلەیەک ترمان هەیە پێی ئەوترێک گەمارۆدان جا ئەمە مەرحەلەی پەرتکردنەکە بەڕاستی من وا ئەبینم لە مەرحەلەی یەکەم و دووهەمە زەفەری باشیان پێ بردوین مەسەلەی گەمارۆدان طبعا بە دوو قۆناغی پێشوو ئەگەر سەرکەوتوو بوو بە ئاسانی گەمارۆ دەدرێ بە ئاسانی گەمارۆ دەدرێن بۆ ئەوەی کە ئەوەی هەتە لێت بسێنەوە طبعا گەمارۆدان هەمیشە ئاگادار بین ئەبێ وا تەعاملی لەگەڵاکەی جۆرێکە لە جەنگی سارد گروپە وەلایەکان مەسەرەن سیاسەتی خۆپارێزی بەکاردێنن یعنی تا هەرێمی کوردستان هیچ لە زیهنەتی سیاسیە زیاتر نەچێ بەرەو ئەولاتر جارێکتر باسی سربەخۆیشت بۆ بکە دواتر مەسەلەن قوتکردنەوەی هەندێ هێز ئێستا من ئەگەر پرسیارە بکەی هەندێک جار دێتە ئەڵێی باشە لە هەرێمی کوردستان لە بەغات چەند ئەندام پەرلەمانی هەیە لەوانەیە ئێمە بڵێن 62 نەزانم عەدەدەکە بەڵام ئایا ئەم 62 پەرلەمانتاری حکوومەتی هەرێمی کوردستانن یا لە بەرەکەی بەرامبەرایە سەرکەی بەوەش گەمارۆ درابی ینی هەندێک ئەندام پەرلەمانتار هەیە ئەوەندەی کە ئەندام پەرلەمانتارە کوردەکە مەسەلەن لەوان ڕەخ نەبگرە بەڵام ئەوەندەی کە لە سەنگەرە لە هەرێمی کوردستان ئەوەندە لەینا نییە ئەوەندە تعبیر لە داخوازیەکانی ئەو ناکە بۆیە لێرە سنووری ناوچە جێناوکەکان گەمارۆدان وردە وردە بەرتەسێکەکەنەوە ئەمە یەکێکە لەو مۆزوعانەی کە بەڕاستی ئێمە شتێکمان لێ لە سیاسەتە پێوترێ نفوز جیاوازە لە حدودی هەرێمی کوردستان بەپێی ئەو سێ ئیدارەی سێ محافظەیەکە هەیە نزیکە بەڵام کاتێک کە نەفوز باس ئەەکەی نفوزی حکوومەتی هەرێمی کوردستان لە دەرەوەی ئەوەشە بۆیە ئێستا ئەو مەسەلەیە زۆر بە ئامان گیراوەکە بە هەدەف گیراوەکە ئەو نفوزەش کەم بکرێتەوە لێرەیە لە هەوڵی گەمارۆی مەسەلەن ئابووری وەک گومرگ داهات ناخۆ فڕۆکەمانە هەمووی
تەوەقکردن گەمارۆدانەکە تەوەقکردنیشی لەگەڵە. مثلا ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو شەنگال هیچی پێ دەکرێت لە مەخمور لە پردێ سێرەکی لەگەڵ ئەوەشە تەوقێک دراوە بۆ ئەم مەسەلێ. بۆیە سیاسەتی گەمارۆدان دەکەوێتە نێوان قوتکردنەوە و لە خۆگرتنی هێزێک لە هێزەکانی هەرێم. لەوێت تەوقی کردووی وردە وردە هین بوو. هەرچی ئەوانوتیان لەسەر هەرێم چەندان کەس لەناو خۆمانە دێڵێنەوە. ئەمە جۆرێکە لە گەمارۆدان. یعنی شتەکان مجرد ئەوە نییە کە تعبیر بێت لە هەڵوێستێک، بەڵکو لەو دی و ئەو هەڵوێستانەوە هەندێشتی تریش هەیە کە دەکرێت وابێ. هەڵەکانی هەرم تا بکرێت تەبەن گەورە دەکرێن. طبعا ئەمە زۆر وازەحە ئەگەر تۆ بێت و سەیری هەند سۆشیال میدیا بکەی هەیە. جا کەواتە گەمارۆدان جۆرێکە بۆ سەر لێ شێواندنی بەرامبەر. حکوومەتی هەرێمی کوردستان طبعا بۆ ئەم مەسەلەیە تا ئێستاش نەیهێشتووە گەمارۆ بدرێ بەو شێوازەی کە ئەوان ئایانەوێ. طبعا گەمارۆدانەکە فرەلایەنە، ئەمە من باس تەفسیل ناکەم. ئەخیر شت زاڵبوونە. زاڵبوون مەرحەلەی ئەخیرە. جا ئێمە پێ دەچێت لە مەرحەلەی 1 و 2 و 3 هەندێک شتمان هەبێ. مەرحەلەی یەکمان ئەوە طەبیعیە شەتەک بووین، ینی بەس خۆراگرین تا ئێسانی لە هەندێک ڕۆژ ئافۆ شەکەت بووین. باش پەرتەوازە مەسەلەن پەرتەوازەکە زۆر طەبیعیە ئەمە بووە. دواتر گەمارۆدانەکە چەندان جۆر لەگەڵ مەرحەلەی یەکەم و دووهەم و سێهەم هەرسێکیان لەسەر ئەو زیهنێتی ململانەکاری بەرامبەر بە ئێمە لە بەغا شتەکە هەیە. شتەکە طەبیعی هەرسێکی تێدایە. جاکەواتە ئایا مەرحەلەی چوارەم هەندێکی تایە مەسەلەن زاڵبوون. چۆن ئەی هەوێ زاڵ بێ بەسەردا لە مەسەلەی ململانەکە؟ هەموو شتێک لە مەرکەزدا قۆڕق دەکرێت. ئایا بەرە ئەو ناچێت؟ یاساکان لەوێەوە دەردەچن. پەرلەمانی کوردستان یەکێ لە ئامانجگرتنی پەرلەمانی کوردستان ئەو مۆزوع بوو. دواتر گۆڕینی دیمۆگرافیا وازەحە لای جەناب. کۆمەڵگەی سیاسی جۆرێک لە لەرزین و تێکچوونی تێدا دروست دەبێ. متمانە کەس دەبێت چی دەبێت؟ ئایا ئەم شتانە ئاماژەکان هەیە یان نییە؟ هێزەکانی حەشدی شەعبی باڵا دەست دەبێت. مەسەڵەن ئێستا سوودانی تا ئێستا تەسریحێکی داوە دژ بێ لەگەڵ میلیشیاکانە لە مەسەلەی غەزە. حتا ئەڵێن ئەو پاشگوزبوونەوەی نوێنەری عێراق لە نەتوێگرتوەکان بۆ ڕازیکردنی ئەوان بوو کە بڕیار بە بڕیارەکەی نەتوێگرتوەکان بکات. 2 سەعات دوای ئەوە ئەنجا تعدیلانکردن نابوو خەتەئی فەنی. دوای 2 ساعت ئەخ لە 120ەکە کردیان بە 121. دوای وتیان خەتەئی فەنی و دوای پەشیمان بوون و ئاوای لێ هات. طبعا کورد لە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان طبعا بێت چەک و ئەمانەوەی شتێکی لەوانە کورد لە پەرلەمانی بەغدا ئەگەر بێتە مەرحەلەی زاڵبوون تەنها ئەندامی دەبێت. خاوەنی هیچ پەیامێک یعنی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژانە حکوومەتی هەرێم خوانەخواسە بە واقعێک ترابێ ئەگەر کورد ئەندام پەرلەمانیشی هەبێت لە بەغا مجرد ئەندام پەرلەمانێک و تعبیر لە هیچ پەیامێکی کوردی ناکە. پشتی کورد لە دەسەڵات نامێنێ ئەوەی کە باشداری دەکات بۆ تەکمیلەی هاوکێشە سیاسەکەیە. طبعا ئەو کاتە نفوزی ئێران لە هەموو کوردستانە بڵاو دەبێتەوە هەرچەند چۆن ئێستا هەیە بەڵام لە هەموو عێراقا بە هاوتا لە هەموو شوێنەکانە لە فاو تازاخۆ دەبێت. طبعا ئاشوب زۆر دەبێت لەو مەرحەلەدا. کوشتار دەبێت، تیرۆر دەبێت، خۆپیشاندان دەبێت چکە تا فترەیەک خەڵکی ئاوەدا دەنیشێ ئەنجا دوای ئەوە مەسائیلی بەرخۆدان و تەقۆ و ئەم شتانە هەمووی دروست ئەبێتەوە. خۆپیشاندان و خەباتی چەرگداری سەر لە نوێ سەر هەڵداتەوە. هەرێمی کوردستان بەڵام لە مەرحەلەی زاڵبوونا دەبێتە سەربازگەیەک. طبعا بۆ کۆنتڕۆلکردنی وەک سەربازگەیەکی لێدێ. مەسەلەن بۆ
هێورکردنەوەی خەڵک پەنابرێتە بەر سامان بەر پارا بەر پۆست بەرترساندن هەموو ئەم شتانە بەڵام پێش ئەوەی کار بگاتە ئەو قۆناغا خاڵێکی مەفسەلی هەیە چێ دەست بەو مەرحەلەیە ئەکا چێ دەست بەو مەرحەلەیەکە طبعا ئەو خاڵە ئەدەنە دەست خۆمان بۆ ئەوەی تەحملمان نەمێنێ خۆمان فیشەک یەکەم بتەقێنین بۆی عوزرەکە دەست بکەوێ بۆیە تەنها لەڕێی سەربازیەکە ئەویش بەدەست خۆمانە جاکەواتە یعنی من جارێک لەو پرسیار بم ئێمە لە کام قۆناغەداین لەمە من قەناعەتم وایە لەم چوار قۆناغە لە 140 تەواو بووە ئەگەر بە شێوازێکتر لە شێوازەکان ئێمە دەبێت ئیبکەین جا باشە پرسیاری کۆتای من ئێمە چی بکەین یعنی ئایا ئێمە بەو واقعە ململانی کە بەغا دەیهەوێ ئێمەش بکەوینە ململانەوە ئایا هیچ ئەلتەرناتیفێکی تر هەیە غەیری ڕێککەوتن لەگەڵ بەغدا بێگومان تا ئەم لە حەزەیە هیچ ئەلتەرناتیفێک نییە کە لەگەڵ بەغدادا ڕێک نەکەوێت ئایا بەو منهەجە ململانی کە ئەو ئەی هەوێ ئەبێ تۆش وا بچیتە ناویەوە بێگومان نەخێر بۆ هەر یەکێک لەو قۆناغانە ئالێتێکی تایبەتی خۆی هەیە بۆیە ئەمە پێویستی بە دانیشتن پێویستی بە حکمت پێویستی بە هادیئی ئەوانەی کە ئەهلی حەل و عەقدن بە تعبیرەکە دەبێت بێن قسە لەم مەوزوعە بکەن چونکە ئەوەی کە کورد لە مەسلحەتی نیە ئاشوبە ڕاستە ئێمە بێ بزانین ئەم مەرحەلەیە هەیە بەڵام لە 160 چارەسەری ئەم شتانە لە یەکریزیدایە ئێمە ئەبێ سەر لە نوێ ئالێت و میکانیزمێکی تر بۆ یەکریزی دروست بکەین ئایا یەکریزی بەس دوو حیزبی گەورەی هەرێمی کوردستان بن من قەناعەتم وایە ئەبێ ئەم جارە لە دوو جەمسەریەوە بچینە پێنج جەمسەری یعنی حیزبەکانی تریش لە سیاسەتێکی دروست تەوافقیە پەشداری پێ بکەین چونکە گەڕانەوەمان چارەسەرمان ئەوەیە بگەڕێنەوە بۆ زیهنێتێکی تەوافقی لە هەرێمی کوردستان ئەبێ مانیفێستێک هەبێ لە بینی هێزە سیاسەکانەکە تێی نەپەڕێنن ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان طبعا ئەمە بەڵام ئایا ئەمە دێڵن بێگومان نەخێر ئەگەر لە من ئەپرسی من ساڵێک لەو ساڵێک نا ینی 5-6 مانگ من ینی توقعم بوو کە هەڵبژاردننی هەرێمی کوردستان مانگی 7 یا 8 2024 دەبێت مەسەن ئێماڵین 25 ئایا دێڵن هەڵبژاردن بکەین 7 کۆمیسیۆن تەواو دەبێت ئێخۆ قەرارەکە قانونەکە ئەڵێ بە هیچ شێوەیەک تەمدید ناکرێت ئەی باشە تا دەمدید ئەکرێتەوە چەنی پێ ئەچێ یەکێ لە هەرە بەهێزەکان کە سەدرە ئەڵێ نابێ قازیەکان دابنێنەوە ئەبێ بەڵکو لایەنە سیاسەکان بن ئایا تا ئەمە ئاوا ئەڕوا فریای 25 دوو ئەکەوی ئینتیخابات بکەی ئەوەش عەرقەلەیەکە کە نایڵم بەڵام هەرچۆنێک بێ کردنی هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان کارێکی زەڕورە سەر لە نوێ هەستانەوەی هەرێمی کوردستانە لە ڕووی دیموکراسیەت و موسسەسیەوە ئەبێ کار لەسەر و مۆزوعە بکرێ بەڵام گرفتەکە ئێستا تۆ ئەو شتانە هەمووی هەیە ئەبێ خەمیان بخڕێت پێویستە لە بەرامبەر ئەو چوار قۆناغە پلان استراتیژیک تایبەت بە خۆمان هەبێ بەڕاستی بێ شەفافتر و وازحتر و نزیکتر لە یەکتری قسە بکەین سەنگەرگرتن لە یەکتری وابزانم ئێمەی نەگەاندۆتە هیچ شوێنێک دراسان کرد و برادێ 53 جار ئەچێ بۆ بەغا دەبا 53 جاریش بێ بۆ هەولێر ئەنی شتەکە ئەبێت تۆزێ لەگەڵ یەکتریدا شەفافتر بی بۆیە ئارامگرتن و دان بەخۆداگرتن کارێکی باشە وەک مەقولەکە نسبق الأفكار ولا نسبق الأحداث لا نتسرع بالأحداث يعني براسي ڕووداوەکان پێشخین ئەمە لە مەسلحەتی ئێمە نیە بەڵام ئەشێ ئێمە پێشوەختە بزانین کە چی بکەین و چی نەکەین هەندێک جار هەڵوێستی زبر بنوێنین کە تعبیر ئەکرێ یعنی ئێمە دانیشن قسەیەک نەکەین ناڕازیەک دەرنەبڕین تەحەدایەک نەکەین ئەمە ناکرێ جاروایە خودی تەحەدا و هەندێک مووقیفی زبر جۆرێکە لە تازەکردنەوە لە ناو بزوتنەوە ڕزگاری خوازیدا بۆیە ئەگەر تۆ هەر چارەسەری دەستوری نایهەوێ
ینی چی دەکەیت دەبێت تۆ هەندێک جار پەنابێتە بەر ئەوە جێبەجێکردنی یاسای چاسازی لە هەرێمی کوردستان کارێکی زۆر باشە بکرێت سەر لە نوێ هەوڵ بدرێ نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە طبعا مجرد هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان پێگەی هەرێمی کوردستان ئەباتە واقعێکی ترەوە دیبلۆماسیەتێکی هاوسەنگ چونکە بۆ نمونە ئەو معادلە جەنگی کە ئێستا هەیە لە شەرقی ئەوسەتا غەزە ئەگەر بێت و ببێتە جەنگێکی شەرقی ئەوسەت هەرێمی کوردستان ڕێک ئەکەوێتە ناوەڕاستی هاوکێشەکەەوە جاییتر ئێمە ئەگەر بیهێنە پێش چای خۆمان ئایا هەرێمی کوردستان تەقبولی ئەو شەڕەکە طبعا بێگومان هەموو ئەو هەڵوێست و تەسریحاتانێک کە ئێستا لە عێراق دەدرێت لە غەزەدا هەمووی ئێستا حازر ئەکرێ هەر کاتێک کە هێرش بۆ لوبنان دەستی پێکرد طبعا هیچ کاتێکیش هێرش بۆ لوبنان بۆ حیزبوڵا دەست پێ ناکە تا هاوکێشەی غەزە یەکلای نەبێتەوە کە یەکلایی بۆوە ئەو کاتە واقعێکی تر دێت بۆیە هەر لە ئێستاوە پێتەڵێ 6 مانگی پێدەچێت یعنی تۆ سەدام دوی هەشت چووە کوێتەوە یەکسەر ئەمریکەکان پیانوت ئەگەر تا 15 یەکی ساڵی 1990 دەرنەچێ لێ ئەدەین باشە خۆ دوی هەشت هەر لە خوانە هەر پێشوە خت 5-6 مانگیاندایە چکە ئیشەکە معادلاتی سیاسی بۆ ێساڵە 6 مانگی پێچێ ئەوەی غەزە کەواتە ئێمە ئەگادار بین ئەو شتانەی کە دەگوزەرێ معادلەکە تەنها غەزە نییە لەوێ کۆتایی نایە من نازانم مە لە خۆمەوە تەحلیلەکە ژەڵم تۆ بڵێ حەماس تۆ خوای ئەوەی کردبێ هەر ئاوا خۆی شتێک بکا و ئیترەزانێ لەگەڵ هەموو عالەما شەڕەکە یعنی معادلەکە بەس ئەوەندە نییە من تەفسیرەکە من نایکەم بەڵام ئەڵم هەر ئەوەندە نییە شتەکە لەوە گەورت لەبەرەوە ئەبێ خۆمان دیبلۆماسیەتێکی زۆر بە حیکمەتانەمان هەبێ بەڕاستی ئێمە هەوڵدان بۆ دواندنی ڕایگشتی عێراقی ئەمە زۆر زەرورە ئێمە نیمانە بۆ نمونە کاتێک کابینی بۆ نمونە قەناتی جەزیرە چۆن بە عەرەبیەکە هێتی بە هەمان کواڵیتی بە ئینگلیزیەکەش هێتی چی ئەبێ من کەی 24 یا ڕوودا و یا چێلە و کەناتانی کە ئیمکانێتی ئەوان هەیە پەیامی کوردی بگەێنن بە هەمان ستایل بە لوغەی عەرەبی شەوێ بۆی ڕای گشتی یعنی کاتێک ئەندام پەرلەمانێک بە من ئەڵێ نەوتی بەسرا بۆ تۆ دێ با بزانێ وانە ئێمە نەدوێتمان کرد لەگەڵ مەحمەد العالەمین ئەوەی نەجەف باسی ئەو مۆزوع ئەکراوتم وەڵای ئێمە نەوتی کەس ناخۆین ئێمە خۆمان دەڵێن 400,000تان دەدەینە بەس بوجەکەمان بدەنێ لە هەموو قوانین فیدرالیش ئەوەیە ئەگەر هەرێمەکە ئیمکانێتی خۆی بەشی کرد باشە بەشی نەکرد ئەوە حکوومەتی فیدرالی کەمەکەی پڕەکاتەوە یوتم باشە ئێمە نەگنەوتتان ئەدەینە ئەمە ئاویشتان ئەدەینێ وتم ئێمە بە پێوداتانی کە هەیە نزیکی 39 ملیۆن مەتر سێجا شتێکی ئاوایە ڕۆژانە ئەو بەرەو جنوب ئەڕوا وتمەزانی ئەمە بە ستانداردی عالەمی کە باس بۆ 70 بۆ 80 سنتە نزیکی لە ساڵێکە بەس ئێمە 9 ملیار بەس ئاو لە هەرێمی کوردستانەوە دەچێت بۆ جنوب کاتێککە مەسەلەن من نەتوانم ئەم ڕایی پێ بگێنم من ئێستا بۆ نمونە چەند ڕۆژ ئێستا 5/12 دەست پێ دەکە بزانە ئەو خیتابی دژ بە هەرێمە چۆن بەرز دەبێتەوە بزان چۆن تەسیرەکاتە سەر ئەوەی کە ئەم پارەیەم جارەنە پارەی داهاتوو چۆن تەخیر ببێ بۆ چکاکرێتە کاڵایەکی سیاسی بەرەنگاربوونەوە پیلان تەنها بە کەسێکان دامەزراوەک ناکرێت بەڕاستی بەوە ناکرێت بەڵکو ئێمە ئەبێ بیرمان لەوە بێ سینگتانکەکان دەورێکی ئیجابیان هەبێ ناکرێت کەسێکی منەفس لە هەمان کاتا بیریش بکاتەوە مستحیلە لەبەرەوە ئەبێ دەوری خۆیان ببینن طبعا سەرۆکایەتی هەرێم لەم خۆناغەدا لەم ململانەیەدا گرنگترین مؤسسەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە دەتوانێت تعبیر لە حکوومەتی لە هەرێمی کوردستانە و دەتوانێت بە پێی پێویست ببێتە مەرجع و دەتوانێت بە پێی پێویست سلوکی سیاسی و دیبلۆماسی بنوێنێ طبعا حکوومەت کارەکەی زۆر هەستیارە مەسەلەی شیرازە مەسەلەی خزمەتگوزاری چی چەمانە هەمووی
طبعا لێرەش ئەبێ ئاگامان لێ بێ خۆ ئامادەکردن بۆ هەر پێشهاتیەک کە دەبێ معادلەکان زوو گۆڕێن ینی شتێک نییە کە بڵی لێرە کۆتایی هاتووە پیادەکردنی سیاست تەوافق وتمان ئەخیر شت ئەبێ زۆر بە جددی بوار لە بیر لە بوار و دەرفەتەکان بکرێتەوە بوار و دەرفەتەکان یعنی چی من پرسیارێکەکەم من ئێستا خۆم بە تەمام بینوسم ئارتیکلێکی لەسەر بنووسم طبعا ئەمە بە ئارتیکلێکی مفەسەڵ هەیە ئایا بەڕاست لە بەرامبەر ئەم هەموو سلوکەی کە عێراق ئەیکا حکوومەتی هەرێم ناتوانێت هیچ بکە ئایا دادگای فیدرالی هەر بە فعلی قفلی هەموو شتەکانی کردووە هیچ منفەزێک بۆ نەماوەتەوە طبعا هەندێک شت هەیە بۆ نمونە دەکرێت ببێت کە لێرە قابلی باسکردن و تەفاسیلیان زۆرە بەڵام من لێرە هەر ئەوەندە باس ئەەکەم بەڵام هەر ئەوەندە ئەڵێم ئەرزی جەنابتانکەن کە ئێمە ئەتوانین لەو دی و ئەوەوە شتی تریش بکەین کە لە ساڵحی ئێمەیە هەندێکیان لەسەر ئاستی ناوخۆ و هەندێکیان لەسەر ئاستی نێودەوڵەتی و ئیقلیمی ئەتوانین هەندێشتی تایبەت بکەین کە تەفاسیلیان زۆرە و من لەوە زیاتر تەفسیری پێ نادەم و هەندێک قسەشەیەکە لەوانەیە تایبەتتر بن بۆیە من لێرە درێژی پێ نادەم زۆر سپاسی گوێگرتنتانەکەم سەرمێشاندن هیوادارین چەند جوملەیەکی مفیدمان و تبێکە مبتدا و خەبەری تێدا بێت زۆر سپاسانەکەم